بە ناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی خۆشەویست، ئێمە ئێستا لە بەردەم ساتە وەختێکی هەستیار و یەکلاکەرەوەداین. بەرهەم ساڵح ئەو سیاسی لە پێناوی پۆستی سەرۆکۆماری عێراقدا 4 ساڵ بەر لە ئێستا پارتە تازە لەدایک بۆکەی هەڵوەشاندەوە. پێ ناچێت یەکێتی نوێ لە کۆشکی سەلام و لەسەر کورسیەکەی بۆ 4 ساڵی داهاتوو بهێڵێتەوە تا بەر لە چەند ڕۆژێک لە هەوڵیەوەدا بوو ڕکەبەری لە دەرەوەی حیزبەکەشی بۆ دروست نەبێت کەچی لە ناوخۆی یەکێتیدا ڕکەبەرێکی لێ ڕاست بووە و بانگەشەی ئەوەش دەکات کە زۆرینەی یەکێتی پشتگیری دەکەن. یەکێتی بە کاندیدکردنی لەتیف ڕەشید هاوسەری شانازی ئیبراهیم ئەحمەد لە پاڵ بەرهەم ساڵحدا تا ڕادەیەک پۆستی سەرۆکۆماری بۆ خۆی مسۆگەر کردەوە، بەڵام ئاماژە و زانیاریەکان بۆ ئەوەن کە بەرهەم ساڵح سەرکەوتوو نابێت و لەتیف ڕەشید دەگات بەو خەونەی چەندین ساڵەکاری بۆ دەکات. پارتی و بارزانی باشکرا دژی کاندیدکردنەوەی بەرهەم ساڵحن، بەڵام لاریان لە سەرکەوتنی لەتیف ڕەشید نییە و پێ دەچێت پشتیوانی بکەن بۆ ئەوەی بەرهەم ساڵح بخەن. تا ئێستا بەرەی سەدر و سوننەکان و پارتی زۆرینە و بەهێزترینی پەرلەمانن کە خاوەنی 180 کورسین، هەر بۆیە چاوەڕوان دەکرێتەوەی دەبێت بە سەرۆکۆمار گڵۆپی سەوزی بارزانی بۆ هەڵکرابێت. ڕوونا کە بەرهەم ساڵا گڵۆپی سووری بۆ هەڵکراوە، بەڵام لەتیف ڕەشید ناڕاستە و خۆوتی گڵۆپی سەوزی بارزانی بۆ هەڵکراوە. لەتیف ڕەشید وەک چۆن دەیەوێت پارتی پشتیوانی بکات ئاوهاش کار بۆ دەکات میدیاکانی پارتی بانگەشەی بۆ بکەن، هەر بۆیە دوای ماوەیەکی زۆر دوورکەوتنەوە لە میدیا لە ڕێگەی میدیای پارتیەوە کۆمەڵێک پەیامی بەلایەنەکان گەیاند و هەندێک زانیاری ئاشکرا کرد. سەرەتای قسەکانی ناڕاستەوخۆ بە ستایشی پارتی دەستی پێکردووتی من لە سەرەتاوە لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان کارم کردووە و پەیوەندیەکانم لەگەڵیان هەمیشە بەردەوامە، هەرچەندە وتی ناوی ئەو کەس و لایەنانە ناهێنم کە پشتیوانیم دەکەن، بەڵام لە ناو لایەنە کوردستانیەکان و عێراقیش پشتیوانیم زۆرە. لەسەر پرسەکە قسەم لەگەڵ بافڵ تاڵەبانی کردووە و زۆرینەی بەرپرسانی یەکێتی پشتیوانیم دەکەن. بە پێی هەواڵی میدیای نزیک لە بەرهەم ساڵح لە ماوەی ڕابردوودا لەتیف ڕەشید سەردانی سەری ڕەشی کردووە و لەگەڵ بارزانی گفتوگۆی لەبارەی کاندیدبوونی کردووە. خۆشی باشکراوتی دەمەوێت کاندیدی هەموو لایەنەکان بم، وەک ئەوەی بەرهەم ساڵح نابێت بە کاندیدی پارتی. ئیتر بەسە بێدادی و گەندەڵی و پاوانکاری، ئیتر بەسە حزب حزبێنە و خزمێنە. کاندیدبوونی و جوڵەکانی لەتیف ڕەشید بەرهەم ساڵحی نیگەران کردووە. بە پێی زانیاریەکان پەیامی بۆ مەکتەبی سیاسی یەکێتی ناردووە و داوای کردووە بە فەرمی وەک کاندیدی یەکێتی بیناسێن و لە ڕێگەی میدیاکانی حیزبەکەوە پشتیوانی بکەن، بەڵام تا ئێستا مەکتەبی سیاسی هیچ هەڵوێستێکی نەبوو. پێ دەچێت ئەو پرسە بە هەڵواسراوی بهێڵێتەوە. کەسایەتی و سیاسیەکانی نزیک لە بەرهەم ساڵح نیگەرانیەکانیان لە کاندیدبوونی لەتیف ڕەشید ناشارنەوە. شێخ محەممەدی سەرگەڵ و کە کەسایەتیەکی نزیک لە بەرهەم ساڵحە دەڵێت تەکبیر و پلانی کاندیدکردنی لەتیف ڕەشید لەسەری ڕەشەوە داڕێژراوە بە هیوایەوەی دەسەڵاتدار و سەرانی یەکێتی هەست بەو کارە ترسناکە بکەن و بە فەرمی تەنیا کاندیدی یەکێتی ڕابگەێنن. بێدەنگبوون لەو ئاستەدا زۆر خراپ بەسەر یەکێتیدا دەشکێتەوە. بە حیساب دکتۆر بەرهەم تەنیا کاندیدی یەکێتیە، بەڵام میدیای یەکێتی پروپاگەندە بۆ لەتیف دەکات. شێخ محەممەدی سەرگەڵ و داوا لە یەکێتی دەکات بە یەک کاندید کە مەبەستی بەرهەم ساڵحە بچێتە کێبڕکێ و دەڵێت لە دەرچوونی تەنیا کاندیدەکەی دەبێتە سەرکەوتنێکی زۆر گەورە بۆ یەکێتی، لە سەرنەکەوتنیشی دەری دەخات کە یەکێتی خاوەنی بڕیاری خۆیەتی.